بابەتە هەڵسەنگاندنی زۆرەوێ لە ڕاستیە و توێژینەوەی زانستی زۆر هەڵەگرێت لەم بوارەیەت بەڵام ئەوانی کە بە گوێری ئەو توێژینەوە زانستیانی کە لە بەردەستی ئێمە لەلای ئێمە لەلای کۆلێجەکانی تر کراوە بارودۆخی هەرێمی کوردستان لە ڕووی ژینگەییەوە بەڕاستی توان بڵێم تقریبا چۆتە ئاستێکی مەترسیدارەوە لە بەرەوەی ئێمە نەمانتوانیوە نە پارێزگاری لێ بکەین لە ڕووی ژینگەیەکەیەوە نەتوانیومانەوەکو پێویست خاوێنکردنەوە بکەین بۆ ئەو جێگایانی کە بە تەواوەتی کێشەی پیسبوونیان هەیە بۆیە بەگوێری ئەو ستانداردانی کە دیاری کراون و ئەو ناوچانی کە ناوچەی ئاماژە پێکراون لە توێژینەوەکانە دەستنیشان کراون بە ناوچەیەک کە لە ڕووی پیسبوونەوە لە ئاستی مەترسیداران بەکارهێنانی مادەی پلاستیک لەسەر ئاستی هەموو جیهان ڕووی لە زیادبوونکردنەوە نەک هەر لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئەویش بۆ کۆمەڵێک هۆکار و فاکتەرە گەڕێتەوە یەکێک لەوانە بۆ نمونە مادەیە کە زۆر ئاسان بەردەست دەکەوێت بۆ زۆر بەکارهێنانی ڕۆژانە ئەتوانین سوودی لێ وەربگرین و مادەیەکی سووکە زۆربەی جار حکومەتەکان یان نەخوت سنوورە نێودەوڵەتیەکان باجێکی ئەوتۆ دانانیان لەسەر مادەی پلاستیک بۆیە بەدەستکەوتنی بۆ بەردەستی هاوڵاتیان ئاسانە مادەیەکە مرونی هەیە لە دروستکردنە یانە تۆ توانی بۆ زۆر بوار سوودی لێ وەربگریت و زۆر شتی دەوروبەری لێ بەکار بهێنرێت ئەمە وای کردووە کە بەکارهێنانی مادەی پلاستیک زۆر زیادی کردووە بە چ بەڵگەیەک بۆ بەڵگەی کاتێک هەنێک داتامان لە بەردەستە لەسەر ساڵی 1986 بۆ 1970 کە کراوە لە عێراقا ئەو کاتە بەکارهێنانی پلاستیک ڕێژەکەی زۆر کەمتر بۆ لە ئێستا تقریبا لە ئێستاە لەسەر ئاستی عێراق بە ڕێژەی لە سەدا 4.3 زیایی کردووە مقارنەتەن بەو کاتەم تا ساڵی 2010 ببورن یعنی دوا داتا 2010 وەرگیراوە ئەو کاتێک کە بەراورد دەکرێن نێوان ئەو دوو ماوەیە ئەگەر ملاحەزە بکەین بە گوێری داتا زانستیەکان نزیکەی 380 جار بەکارهێنانی پلاستیک لە ساڵی هەشتاکانەوە هەتا 2010 380 جار بەکارهێنانی پلاستیک زیایی کردوم ئەمە ئاماژەیە بۆی کە بە ئاسانترین شێوە ئێستا بەردەستی هاوڵاتیانەکەوێت هەر سێری کەلوپەلەکانی دەوروبەری خۆمان بکەین سێرێکین بڕێکی زۆر لە ماوەدی پلاستیک لە دەوروبەرمانە ئێمە ڕۆژانە بەکارهێنین و ئەم مادانە ئەمێنێتەوە دووبارە فڕێ ئەدرێتەوە بۆیە گەر دیقەت بین ڕێژەی بەکارهێنانەکەی ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونایە ئەگەر بینە سەر پارێزگای سلێمانی باز لە پارێزگای سلێمانی بکەین ئەو داتایانی کە لە بەردەستان تقریبا ڕۆژانە نزیکەی لە 1800 تەن زیاتر ڕۆژانە خۆڵ و خاشاک فڕێ ئەدرێ و لەم بڕی کە دانراوە نزیکی لە سەدا 16 بریتێ لە ماوەدی پلاستیکی طبعا ئەمە هەنێکی لە ناو ماڵەکانە ئەمێنێتەوە خۆ هەمووی بەو جۆرە فڕێ نادرێت و لەگەڵ ئەوە شامل بە گوێری ئەم داتایانی کە هەیە ئەمە داتای بچووکن بە نموزەج و سامپڵی بچوو وەرگیراون ئەگینا ڕەنگە ڕێژەکە لەو ڕێژەیەش زیاتر بێت چونکە لە ئێمە نسبەتێکی کەمی جیا ئەکرێتەوە بەڵکو هەمویان لەگەڵ خۆراک و لەگەڵ مەوادی کارتۆن و لەگەڵ شوشە و لەگەڵوانە تقریبا هەمووی بە یەک جار فڕێ ئەدرێت جیاکردنەوەیان زۆر سنووردارە زۆر بچووکە ئەو نسبەتی کە جیاکرێتەوە بۆیە ئەمە وای کردووە بە گوێری ئەو داتایانە ئەو ژمارانی کە لە بەردەستی ئەمە بۆمان دەرەکەوێت کە بەکارهێنانی پلاستیک ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونایە ئێمە کاتێک کە داتاکانمان لە بەردەستایە لەو بارەیە و کاتێک کە باسی لێ بکەین چەندێک ژینگەی پیس کردووە زۆر تەئسیراتی هەیە لەسەر هەموو کایەکانی ژینگە لەسەر هەموو بوارەکانی ژینگە بۆ نمونە هۆکارێکی سەرەکی لە پیسکردنی خاکە هۆکارێکی سەرەکی لە پیسکردنی سەرچاوە ئاویەکانە چونکە زۆری مادە پلاستیکەکان لە هەموو دنیاە تقریبا فڕێ ئەدرێنەوە ناو سەرچاوە ئاویەکانی یعنی ئەو داتایانی کە لە بەردەستیشمانایە لە بیدایەتی دروستبوونی پلاستیکەوە کە مرۆڤ بەکاری هێناوە هەتاوەکو ئێستا لە سەدا هەشتای فرێدراوە ناو سەرچاوە ئاویەکان لە سەیا بیستی یان هێشتا هەر لە بەکارهێنانە یان ئەوەیە کە ئەچێتە بواری ڕسایکڵینەوە گرفتی گەوری ئێمە طبعاً لەلای ئێمە ئەوەیە کە ئەو مادەیە ئەمێنێتەوە پلاستیک توانای مانەوەی زۆر ینی هەنێک لە داتاکان ئاماژە بەوەیان کە بۆ 400 ساڵ توانای مانەوەی هەیە ئەمە و جۆرانیان کە طبعاً کە سەختن گرفتی پلاستیک ئەوەیە جگەلەوەی کە مقاومەی زۆرە بۆ بارودۆخە ژینگەیە جیاوازەکان ئەتوانێت بێ پارچەی زۆر بچووک کە مرۆڤ توانای بینینی نییە ئێمە لە بەکارهێنانی ڕۆژانەی خۆمانە ئەچێتە ناو سەرچاوە ئاویەکانەوە ئەو ئاوی کە ئەچێتە ژێر زەوی و پیسە پلاستیک ئەچێتە ناو ئیکۆسیستمەوە جارێکی کە ینی لە ناو پێکهاتی جسمی زیندەوەرەکانیشە پلاستیک وەرەگرن و ئەوان بۆ خۆیان ئەیەنەوە بە لەشی ئێمە یەنەوە بە مرۆڤ جارێکی تر کەواتە ئێمە بە دوو سەرچاوەگرین سەرچاوێکیان ڕاستە و خۆیە خۆمان لە بەکارهێنانی پلاستیکە ئەم مادەیە وەرەگرینەوە چێتەوە لەشی ئێمە و سەرچاوەیەکی تریشیان ئەوەیە کە ئێمە ناڕاستە و خۆ لە کەلوپەلەکانی دەوروبەرمانەوە لە بەروبوومە ڕۆکیەکانەوە لە بەروبووم و بەرهەمە خۆراکی ئاویەکانەوە جارێکی کە پلاستیک وەرەگرینەوە بۆیە پیسبوونمان بە پلاستیک
هەمە چەشنەیە بەڕاستی یعنی ناتوانین بڵین لە یەک لایەنەوە تەسیراتی هەیە بەڵکو بە بەردەوامی لە دەوروبەری ئێمەیە مایکرۆپلاستیک هەیە لە خاکە لە ئاوە تەنانەت کاتێک ئەسووتێندێ و پاشماوەکەی ئەچێتەوە ناو هەوا دووبارە هۆکارێکە لە پیسکردنی هەواشە. ئەم توانایمانەوەی پلاستیک وای کردو کە بۆ مەدای دوور و درێژ یعنی بەداخەوە ئێمە گرفتی پلاستیک ئەوەیە ئێمە ئێستا بەکارێنین ئێستا هەز بە ئاسارەکانی ناکەین بەڵام چەند ساڵێکی تر اینجا کاریگەریەکانی هەم لەسەر تەندروستی ئێمەوە هەم لەسەر ژینگەکەی ئێمە دەرەکەوێت بە نمونەش ئەوەی کە باسم کرد لە ساڵی هەشتاکانە نسبەتی بەکارێنانی پلاستیک کەم بووە و کاریگەریەکانیشی تەبعاً کەم بۆ لەو کاتەیە سێریکین ئێستا زۆربووی نەخۆشیەکان زۆر زیادی کردو کە هۆکارەکەی پلاستیکە لەوانە بۆ نم نەخۆشی غودە کە زۆر بڵاوە نەخۆشیەکانی تێکچوونی هۆرمۆنات نەخۆشیەکانی شێرپەنجە کە هەموو جۆرەکانی ئەتوان بڵم لە عێراقا بە تایبەتی بڵاو بۆتەوە بەشێکیان هۆکارەکەی لەوانەیە بگەڕێتەوە پلاستیک چووکە ئەو داتایانی کە ئاماژە بە بوونی و نەخۆشیانیان بزەبت نایگەێڕنەوە بۆ فاکتەرە ژینگەیەەکان نایگەێڕنەوە بە تەنیا بۆ بەکارهێنانی پلاستیک چووکەمە داتای وردیەوێت ئەمام پێویستە وەزارەتی تەندروستی زۆر بەوردیانی ئیش لەسەر و کابووی بتوانین بزەبت بیسەلمێنێ کە ئایا ستایلی ژیانی و کەسانە چۆنی بووە و چی وای کردووە کە لە ڕووی تەندروستی و زیان پێ بگات هەتاوەکو بزەبت تەحلیلیکەین ئایا پلاستیکە یان فاکتەری ترە مادە پلاستیکەکان زۆرن چەند جۆرێکی دیاریکراویان هەیە هەمویان کاریگەریان هەیە ینی بە تایبەتی بزەبت جۆرێکی دیاریکراومان نیە بڵین ئەمیان لە هەمویان زیاتر بەڵام بەگشتی PET-ەکە یان ئەو جۆریان کە زۆر بەکارهێنێت لە کەلوپەلی ڕۆژانەیە لە دەبەی ئاوا لەمانەیە بەکارێن لەسەرکەین ئەم جۆرانیان زۆرتر توانایمانەوەیان هەیە چونکە مقاومەیان زۆرە و لەکوێ توانایان هەیە تۆزێک زووتر لەناو بچن بەد لەو جێگایانەیە کە خۆر لێیانەیەات چونکە توانای ئەویان هەیە لەگەڵ تیشکی سەرو وەنەوشەیی کاریگەری هەیە لە سەریان و ئەمە بۆ خۆی لایەنێکی کەی خراپیشی هەیە چونکە کاریگەری هەیە لەسەر بەرزبوونەوەی پلەی گەرمی ینی گۆڕانی ئاو هەوای بەدوای خۆیان دروستەکان بۆیە لەوانەیە لەلایەکەوە بتوانین چارەسەریکەین بەڵام لەلایەکەوە سەرکین گرفتێکی کە لە ژینگەکەیان لە سروشتا دروست دەکاتەوە عادەتەن جۆرەکانیان جیاوازن لەلای ئێمە ئەو ستانداردە زۆر ئیشی پێ ناکرێت سەراحەت بەس لە وڵاتانی دنیای زۆر ئیشی پێکرێت بۆ نمونە ئەوەی کە شەربەت و شیری تیا هەڵەگیرێت تایبەتمەندی خۆی هەیە ئەو جۆریان کە بەکارێنێت بۆ لە ئابە و یاری مناڵان و ئەبێ لە بەردەستیان و زەرری پێنەگەنێت تایبەتمەندی خۆی هەیە ئەو جۆرانیان کە ریسایکلی نەکرێنەوە جاری کە ئەتوانرێت بەکار بهێنرێتەوە هەرتو خۆت لە بەکارانی ڕۆژانی خۆت ئەتوانی بەکاری بێنیتەوە شێمای خۆی هەیە بەڵام ئەمانە هەمویان توانای مقاومەیان هەیە ینی خۆ یەکێک لە سیفەتەکانی پلاستیک ئەوە کە توانای بەرگەگرتنی زۆرە بۆ مەودای زۆر لە ئاوا لە خاکە لە هەوایە ئەتوانێت بێنێتەوە ئەوەی کێکە لە گرفتەکان زۆر ئاسان بەردەست دەکەوێت تێچووی کەمە مادەی نایلۆن یانی تۆ بە ئاسانی زۆربەی جار کارگەکان لە کارگەی بچووکەوە دەست پێکەن ئیشەکانی خۆیان لە ناو کارگەیەکی بچووکە لە مەساحەیەکی بچووکەکەن و ئەم کیسی نایلۆنە بەرهەمەهێنن ئەو تێچووی کە لە کیسی نایلۆنا هەیە زۆر کەمترە وەک لەوەی کە لە تورەکەیەکی خامە بۆ نمونە دائەندێت یاخود لە زەرفی کاغەزات دروست ئەکرێ و دائەندێت بەداخەوە تەمان معاملەی ئێمە هەڵەیە لەگەڵ پلاستیکە ئەگینا تۆ من بێتە بیرم جاران زەمیلەی پلاستیکی هەبوو یاخود زەمیلە هەبوو لە پوش لە قامیش دروست دەکرا ئەمە ئەتوانرا هەم سروشتیە هەم بۆ ماوەیەکی زۆر تۆ دووبارە بەکاری بێنیتەوە تورەکەی خام زۆر عملیە توانی بەکاری بێنیت بۆ کۆمەڵێک مەواد لە دەوروبەری خۆمانە کە ڕۆژانە ئەتوانین بۆ بازارکردن بەکاریان بێنین بەس ئەمە نەبوو بە کەلتور لە کۆمەلگای ئێمە ینی هێشتا بەداخەوە لە ڕووی هۆشیاری ژینگەییەوە تاکی ئێمە ئەو هۆشیاری نییە کە مەترسیەکانی پلاستیک بزانێ بۆی بتوانێت خۆی لە بەکارهێنانی دوور بخاتەوە زۆر ڕێو شوێن هەیە بێ بکرێت جێبەجێ بکرێت بۆی کە تۆ بەکارهێنانی پلاستیک کەم بکەیتەوە هەندێکیان تایبەتن بە حکومەت و هەندێکیان تایبەتن بە ڕێکخراوەکان و دەستگاکانی ڕاگەیاندن مامۆسایانی ئاینی ئەتوان ڕۆلی خۆیان ببین لەو جێگەیە یاسا زۆر گرنگە تۆ بە چی یاسایەکیت بەکارهێنانی پلاستیک کەمەکەیتەوە یان ناتوانانی قەدەغێکی 100% چکەمە لە هەموو دنیاە بەکارهێنرێ مادەیە بەس ئەتوان بە گوێری یاسا بەکارهێنانەکانی کەمکەنەوە بۆ نمونە مارکێتەکان ئەمە ببێت بە شانازیەک بۆ ئەو سوپەرمارکێتە کاتێک کە کەمترین موادی پلاستیکی بەکاربهێنێت یاخود بڵین کەمترین کیسەی نایلۆن بەکاربێنێت لە مارکێتەکەی خۆیان باجی زۆر بخرێتە سەر هێنانە ناوەی موادی پلاستیکی ئەو کارگانی کە پلاستیک ڕسایکلی نەکەن ئاسانکاریان بۆ بکرێت بۆی ئەوەی کە هەیە لە ناو خۆیان بەکاربهێنێتەوە دووبارە زۆرتر نێتە ناوە ینی مەحاولەی سنوورێکی بۆ دابنیت ئەمانە هەمویان کاروباری حکومەتن ئەتوان لەو ڕێگەیە جێبەجێکەن لە هەمووی گرنگتر هۆشیاری تاکەن ئاین تۆ مەحمەکان پلاستیکت هەبێت تاک هۆشیار بێ لەوەی کە چۆن هەوڵبات ئیش بکە لەسەرەوەی کە کەمترین لە ڕۆژانەیە بەکاربێنێت
یان ئەوەی بەکارێنێت چۆن بتوانە جارێکی کە سوودی دەوێتەوە لە مەجالێکی ترا لە بوارێکی تری بەکارێنانە ئیسفادی لێ بکاتەوە. ئەوە بەشێکن لە خاڵە گرنگەکان و دەستگاکانی ڕاگەاندن ئەو مەترسیانە بخەنە بەرچاو و لە ڕووی زانستیەوە ئەو توێژینەوانە ئیبراز بکرێت پیشان بدرێت کە مەترسیەکانی پلاستیک پیشانیان چەند تەسیراتیانەیە لەسەر تەندروستی خەڵک لەسەر بۆ نمونە لە ناوبردننی ژیانی ئاوی زیندەورانی ئاوی بەگوێری داتا و زانیاریەکان دەرکەوتووە تقریبان ساڵانە 114 جۆریان بەهۆی پاشماوی پلاستیکی و لە دەریا و زریاکانە لە ناوەچن کە ئەکاتە تقریبان یەک لەسەر 30 ژیانی ئاوی کە بەهۆی پلاستیکەوە ژیان کەوتوتە مەترسیەوە. ئەمە یعنی کاتێک کە تۆ ئەم داتایانە بە هاوڵاتیان بیت و بە بەردەوامی بێ بە گوێیانە کە بەکارێنانی ئەم مادە پلاستیکیانە چەندێک مەترسیدارە وردەوردە بە جۆرێکی لێت ئیتر خەڵک لە ژیانی خۆیان دووریە خاتەوە. بۆ نمونە یەکێک لەو شتانە کە ئێمە ڕۆژانە بەکارێنانی ئاوی پلاستیکی بەرداخەکانە یان بەکارێنانی دەبەی ئاوەکانە هەوڵ بدرێت لە قوتابخانەکانە ئەمانە کەم بکرێتەوە و ئاماژ خوێندکاران ئاراستە بکەن بەوەی کە بەکارهێنانی دەبەی ئاوی ئەوەی کە تۆ بۆ نمونە چەند جارێک بتوانیت بەکاری بێنیت و نەک پلاستیکی کریت و دواتر فڕێی جاری وای نیوی ئاوەکەی تیا ماوە فڕێ ئەدرێت سێرەکە ئێمە ئیسرافە هەم لە ئاوەکەیە کە بەکار ناهێنرێت و هەم لە بەکارهێنانی پلاستیکەکەیە. بۆ ئەگەر دیقەت بین ینی تۆ چەند ڕێ و شوێنێکت هەیە لەم بوارەیە توانی بەکاری بین چکەم زیانەکانی زۆرن یعنی بەکارهێنانە بەربڵاوەکانی زۆن سێکی زێرەیاد لە گەشت و گوزار دیمەنێکی ناشرینە بەخشێ بەو جێگایانی کە پلاستیک تیا فڕێ ئەدرێت جگە لەوەی کە هۆکارێکە لە بەرزکردنی پلەی گەرمیە هۆکارێکیشە لە پیسکردنی خاکە ئەمە کە ئەم مادەی وەکو باسمان کرد بۆ ماوەیەکی زۆر ئەمێنێتەوە ژیانی زیندەورانی ئاوی ئەخاتە مەترسیەوە تەنانەت گرفتێکی گەورە دروست دەکات بۆ ژیانی ماسیەکان ئانی کاتێک کە ئێمە ماسیێک بەکارهێنین ئەگەر لە ئاوێکی خاوێ نابێت پێکهاتی جسم و بەها خۆراکیەکانی جیاوازە لەوەی کاتێک کە تۆ لە ئاوێکایە بە مایکرۆپلاستیک پیس بووە بۆ ئەگەر ئەمانە بکرێن بە داتای مەزبوط ینی بە زانیاری زانستی تەواوەتی و لە تەلەڤیزیۆنەکانمانە ئاماژەی بۆ بکرێت سێرەکەن ئەمە هۆکارێکە بووی کە تۆ بتوانیت لە ڕێی هۆشیاری ژینگەی بڵاوکەیتەوە و بەکارهێنانەکانی کەم بکرێتەوە.